ئەو جە دەوروبەر کۆناغی مەدحم چەند بکە. بوون قەرارتاندا کە پسپۆڕی گشتی هەڵبژێنەوە؟ ئەمن هەر لە تەڵەبایەتیەوە نارم لە مەرحەلەی دووەوە کە بوومە لە دوو لە بۆ سێ ئەوانە بڕیارمدا بمە جەڕاح لۆ بوومە جەڕاح لۆ جەڕاحەم هەر بژارد. بیرم کردەوە پسپۆڕی هەموو پسپۆڕەکان گرنگن، بەڵام پسپۆڕی جەڕاحەی لە بۆ داوای زۆر گرنگە لۆ داواکردن لۆ چونکە ئەو کەسێ دێتن یەک هەفتە تەعامل لەگەر دەکا بەردی زەرداوی هەیە 2 ڕۆژ پێشتر دێتەکەنێت عملیاتەکەی لۆ دەکەی دوای چا دەبێتەوە دەڕوا ڕیخە لە کۆرەی دەگری دێتەکەنێت و چێژ بە زۆربی کەسەکانت لە عمری برێن لە 10 ساڵی لۆ 56 ساڵیە یعنی عمرەکە منداڵ نییە نەزانی لەبیری نەمینێتن دکتۆری منداڵ هەرچی لۆ بکاتن مندارەکەی چی لەبیر نامینێتن بەس ئەو عمریما دەبینێت و فەیتە ڕێتی کەمە کم دەمرن و چا دەبنەوە بە تەواوەتی چا دەبنەوە مەخسە بەردی زەرداوی ئیشەکەی لۆ دەکەی و دەڕوا و چا دەبێتەوە ڕیخە لە کۆرەی هەیە فتقەچی هەیە گرێکی هەیە لە غودەی چا دەبێتەوە دەڕوا بەس زۆربەی جێیەکان چا نابنەوە مەسەل نەخۆشی نەفسی طبیب نەفسی ئەو ئانەی کە نەخۆشی نەفسیان هەبیتن سەتانەوەتیان هەر دەیبینێتن هەر دەبی دەرمانی بخوا زەخت سوکەری هەر دەیبینی هەر دەبی دەرمانی بخوا مەسەل جملە عەسەبی عملیاتەکەی بکە ئەگەر زۆر باش بێ ئەوە بە سەقەتی دێتە دەرێ یعنی مەسەل زەرعی کلی فەشەلی کلیەی یعنی چا نابنەوە نەتائیجەکانیان زۆر بارز و باش بیتن بەڵام لە جەڕاحەی یەکێکە لەو ئیشانەی و پێشتریش زۆر ژانی هەیە زۆر ئەزیەتی هەیە یعنی من بیرم کردەوە لە بۆ ئەو پەیامم لە بۆ ئەوانەی کە حەزیان لە ئیشی دەعوەیە جەڕاحە عامە بلۆ مەسەل بەرز دکتۆر عەبدولواحید کە من 25 ساڵە زیاتر دەیناسم بارزە زۆر لەبەر ئەوەی ئیشەکەی بەشەکە یارمەتی دەرا مەسەل لۆ ئەم دکتۆر درێر خەڵکێکی زۆر دەیناسیتن بەشێک لە ئیشەکەی یعنی حادزەی ئینسانەکانە یعنی هەشە جەڕاحە مەشهور نابیتن یان جێ دەستی دیار نابی بەخۆی حەزی نەکردیە بەخۆی بیرکردنەوەی جیایە ئەمە لێ بکانەوە بیرکردنەوەی کەسەکان دەور دەبین بەڵام ئەوە هۆکارەکە نەمگوتی هەموو شتەکە چونکە جەڕاحیشە عائیلەکەی خۆی سیقەی پێ ناکا عەمەلیاتەکەی خۆی بداتە دەستی ئەمن نەخۆشم هەیە دێتن جەڕاح بووە لەگەرە من خزمەتی نزیکی خۆی هاتی تێک نەمن عملیاتی کردیە پێم سیر بوو گوتم لۆ ناچێکنە گوت وەڵا حەزم لێ دەکەنە تو بیکەم یعنی کە خزمی نزیکیشی بووە هاتی تێک نەمن یعنی ئەوە بەس پسپۆرەکە دەوری نییە کۆمەڵە کۆکاری بکە یەک لەو هۆکارانەی کەوا ئەمنی ئیبراز کرد ئەمن ناشارمەوە برادری مامۆستای ئاینیم زۆر بووە یعنی لە مەدرسەی بوویمە ئیجازەی مەلایەتیم هەبووە مەجموعەکی زۆر مەلای دەناسم ئەو مەلایەنە وەختوکان تەڵەبە بووینە مەسەل لە مزگەوتی دەمانەوە دەیانخین فەقێ بووینە مەسەل ئەمن هەموو شۆم کردی و قسەم لەگەریان کردی و برادەراتیم دروست بووە ئەوە شۆکارێکی زۆر بووە یەکێکی تکەش ئەو بۆکە ئەمە هەر لە بنەماڵەکی گەورە و عەشایری بووینە و خزم و دۆست و ئانەمان زۆر بووە یعنی تێکەڵ بووینە و بابم کابرایەکی کۆمەڵایەتی بووە حەزی لە خێر و پیاوەتی بووە یعنی ئەمە قەنەعەتم وایە خێرکردنیش وراثە دەوری هەیە خێرکردنیش وراثە دەوری هەیە یعنی کە باب بەخشندە بی باوەڕکە مندارەکەش بەخشندە دەردەچیتن میهرەبانی دڵسۆزی و لێزانی